یاریزانیان یەکەم ڕاهێنەری تۆپی پێی کچ لە دەربەندی خان کاری ڕاهێنەرەتی خۆی دەکات و دیارە بێگومان تیوی تایبەتی خۆی هەیە لەسەر ئەم بابەتە و بەردەوامێن بە دەمانوێت شتە جیاوازەکان بە تایبەتی کە ئەمە ئێستا خۆشبەختانە ژنانیش هاوشێوەی پیاوان هاتوونەتە نیە و سەررجەمکایەکانی وەرزشەوە ساڵانێکی زۆر قسەمان لەسەرەوە کرد کچان بێنە نێو وەرزش و بوارەکانی وەرزشەوە ئێستا خۆشبەختانە بوون بە ڕاهێنەر تا چەندین پلەیان بڕیوە ئەچی لای یەکێک لە ڕاهێنەرەکان مامەسا گۆڤار فایەخ کە فیچەرێکی لەسەر ئامادەکراوە پێکەوە بینەرێبین. چەندین فێرخوازی یاریزانی ئافرەتمان هەیە لێرە ئافرەتەکانی شان بەشانی کوڕەکانمان لە شاری دەربەنی خان تیپێکی زۆر بەتوانایاندا مزراندۆ و زۆر پێشکەوتون و یاریزانی بەهرەمەندمان هەیە کە بە ڕۆحێکی وەرزشی و ئیرادەیەکی بێ زۆر یانوێت لە ڕێگەی وەرزشەوە بگەن بە خەون و ئاواتەکانیان و ببن بە یاریزانێکی پێشکەوتی شارەکەمان. ماوەی چەند مانگێکە دەستمان کردو بە ڕاهێنان لە دەربەندی خان لەژێر دەستی مامۆستا گۆڤار سپاسی مامۆستا گۆڤار و مامۆستا شەماڵەکەم بۆ پشتیوانیمان هیوادارم چۆن پشتگیری یانەی دەربەندی خانەکەن و یاری نادی دەربەندی خانەکەن هیوادارم پشتگیری ئێمەش لە سەر ساڵی ڕابردووە و سێ ساڵی دامەزراندمانە تەنها فێرخوازی کوڕانە وەرەگرێت بەڵام ئەم ساڵ بیرمان کردەوە زیاتر پەرە بە تواناکانمان بدۆینەوە کار و چالاکیەکانمان زیاتر بکەین بۆ ئەوەی بتوانین کە فێرەکەمان فراوانتر بکەین هەستان بەکردنەوەی بەشی کچانەکەشمان و نزیکی چەند مایان کە دەستمان پێ کردووە سوپاس بەخوا لە ئێستا تیبێکی تۆی پێی کچانمان هەیە کە زیاتر لە 15 بۆ 20 کچمان دەبێت